آیا دعا قدر و چارنوسی بشرگان گوره؟ قربان جان پیغمبر فرمی صلی الله علیه وسلم لا يرد القدر الا الدعاء. هیچ قدر ناگورید لا ينابت الا دعاء نبید. كواتا يمحو الله ما يشاء ويثبت وعنده الكتاب. هندي قدري ناخوشيا خوای گەورە لە چارەی مرۆڤەکانی نووسیوە بەهۆکاری دوعا و خوای گەورە ئەو قەدەرە ناخۆشەت لەسەر لا ئەدات و بۆ تێکاتە خۆشی و فەرحی. ئەی باشە مامۆستاگیان وڵای من ساڵێک و 3 مانگە دوعاکەم و قەدەر و چارەنووسەکەم نەگۆڕێەوە مامۆستا. وەی زین چۆنە قوربان گیان خۆشەر نییە بگۆڕێت. ئێمە پێمان وایە یعنی مەرجێک لەسەر خوای گەورە دانین ئەڵێن ئەبێ هەر ببێت. خوي وعسى أن تحبوا شيئا وهو شر لكم. يعني تو دعاءك يا الله خوي جان أوكسا 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 شتاني بونو مناسبة سريش تيبرم من ما ويبش تقسم لقل تاكل نازل بيرتيان ناوتم حفظ جار شو متداويك شيء ما سبت يعني تايسا دعاءك نجي أم نجي استخارة وحاجة وأمشتان هيج مثلا كم نقبلك خمانة بلا تيشارة كل بانجان خيري بيوني شاو راسك من بتشما داواي آفرتك حفظ جار أم حفظ جار طبعا رنج باوك كان عادس كربية دايك كان عادس كربية رنج قصينا وايا بله لي قسم بخوابي بحوري من ناميت آخر ما وصلتوناتي بس من ما أخذ شونه ببراكم أزاين شونه بيجياني زليلي هالبجيري قربان جان دو روشر أروي بچايكي ناشرين وسيرتك يعني شون بڵێ يعني نازانم كل زواج بيت ماڵە غەزوران هەر زۆر مەمنونت بن تۆش مەمنونی ئەوان بیت لە قسەکەتی ئەگەم مامۆستاگیان بەڵام تۆ یەژێت دوعا قەدەر ئەگۆڕێت من پرسیارەکەم ئەوە بوو قەدەر ئەگۆڕێت ئەوەی خوا بیستی لێبێ سبحانه وتعالى نەک ئەوەی تۆ ویستت دەبێت دەگەی بەڵێ ئینسان عیزەتی نەفسی هەیە قوربانگیان معنای ئەوە نییە تۆ ئەم ئافرەتت داوە لە چاو ئیتر ئەگەر ئەمە نەبێت ئافرەتی ترت دەست ناکەوێت بۆی هەیە ئەم ئافرەتە بێتە ژیانتەوە ژیانت زۆر ناڕەحەت بێت خەڵکە بۆ پێڵاوی خەڵکی ماچ کردووە بەس لەبەر ئەوەی کچەکەی بنێ کچەکەیان داوە پێی دوای 3 مانگ پێڵاوی خەڵکی ماچ کردوێتەوە وەرن بەس لە کۆڵ بیکەنەوە بەڵێ ئەوە حقیقەتە قوربانگیان و پاشان تۆ 17 جار چوویتە داوای ئەم ئافرەتە نەیان داوە پێ دڕیش سفیر بردووە مامۆسای ئاینی بردووە باوک و دایک و کەس و کار و والحاصل خەڵکی بەرپرس بردووەتە پێشەوە هەرچی خەڵک هەیە ڕاست سپاردوو بۆ ئەم مەسەلەیە سەری نەگرتووە کەواتە برا خەیری پێوە نیە چاوە ڕاستەکەم دیارە خوای گەورە دوعاکانتی بەو شێوازە گیرا کردووە کە نەبێتە قسمەتت نصيحتك شي ابو من مامۆستا والله نصيحتكم ئەوەیە یەک بەگیەدانی لەم مەسەلەیە ايش الصينه فرمانه في شبكه بەگیەدانی لەم مەسەلەیە وەرە دواوە و پێم وایە خەیری پێوە نیە خوای گەورە جەزاواتە مامۆستاگیان بارك الله بس واز بيني المهم واز بينيت خوای گەورە جەزاواتە مامۆستاگیان تراز بقربانيان حبه جاري ترخوت لي برا وزانك شيء ان شاء الله دەستی ماچەکەم خير بوتي آسان يا ربي ان شاء الله خير هذا ان شاء الله